گەندەڵی ئەو پەتایی کە سەرجەم دامەزراوە و سێکتەرەکانی حکوومەتی هەرێمی کوردستانی گرتوتەوە و بەردەوام گەندەڵکاران بە دوای شێوازی تازە دەگەڕێن بۆ ئەوەی درێژە بدەن بە گەندەڵەکانیان. ماوەی چەند ساڵێکیشە بەشی زۆری ئەو گەندەڵیانەی دەکرێن بەرجی یاساییان بەبەرداکراوە، بۆیە هیچ دامەزراوەیەک ناتوانێت لێپرسینەوە و لێپێچینەوە لەسەر ئەو کارانە لە هیچ بەرپرسێک بکات. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان ڕای دەگەنێت بۆ ئەوەی پێش لە تەشەنەسەندنی گەندەڵی بگیرێت دەبێت شێوازی حکومڕانی لە کوردستان بگۆڕێت و چاکسازی لەسەرەوە بۆ خوارەوە بکرێت. پەتایە کە سەرپای ینی بواری سیاسی و کارژێڕی و دارایی و حتا کۆمەڵایەتیشی گرتوتە بڕاوکە شیرازەی ینی کۆمەڵی کوردەواری شتێک داوە. ئەم شێوازی حکومڕانیە پێویستی بە چاوپێداخشانە و گۆڕانکاری هەیە. سیستەمی حکومڕانی ئەوە ناکرێت. ناکرێت فەرمانبەرێکی فەقیر ینی هەموو فشارێکی لەسەر بکەی و زەختێکی لێ بکەی و بەڵام بەرپرسێکی باڵاش وەک بەرزەکی بانە بۆی دەسێت هەبانیانی گەندەڵی سیاسی بکە، گەندەڵی ئیداری هەبێ، گەندەڵی دارایی هەبێ، کەس نەتوانێت بڵێ بەری چاو دوو برۆ ینی معقولە؟ بەشێک لە یاساکانی هەرێمی کوردستان بوونەتە هۆکار و ڕێگا خۆشکار بۆ گەندەڵی، وەکو یاسای دەستەی وەبەرهێنان. سەرۆکی ڕێکخراوی ستۆپ بۆ دژە گەندەڵیش دەڵێت بۆ ڕێگریکردن لە تەشەنەسەندنی زیاتری گەندەڵی پێویستە هەندێک یاسا هەموار بکرێنەوە و هەندێک یاسا ئاشکارا بکرێن، وەکو یاسای مافی بەدەستهێنانی زانیاری. پێویست دەکا ینی ئەوەی کە لە جاران هەر ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ڕۆژنامە نووسان باسییان لە گەندەڵی دەکرد کە گەندەڵی گەیشتە ئاسێک بەری لێ ناگیرێتن. ئەمڕۆکە لە بەرزترین دامەزراوی حکوومەت دریک بەوە کراوە کە گەندەڵ یەک لە مەترسیدارترین کێشەکانی هەرێمی کوردستانە کە ڕوبەڕووی نەبینەوە ینی تەواوی جنگەکانی دەسەڵات کۆنتڕۆڵ دەکاتن و ئەو حکوومەتە پەکی دەکەوێتن. لە ماوەی ڕابردوو ساڵی 2015 و 16 حکوومەت هەرێم کوردستان تووشی گەورەترین قەیرانی دارایی و بەشی زۆری دەگەڕاوە بۆ ئەوەی کە ڕێژەیەکی زۆر گەندەڵی هەبوو. لە هەرێمی کوردستان چەندین دەستگای گرنگ هەیە کە کاریان ڕوبەڕبوونەوەی گەندەڵی و ڕێگریکردن لە فراوانبوونیەتی، وەکو پەرلەمانی کوردستان و داواکاری گشتی و دەستەی دەستپاچی و دیوانی چاودێری دارایی. بەڵام بەهۆی زاڵبوونی دەستی حیزب بەسەر ئەو دامەزراوانە نەیانتوانیوە وەکو پێویست بە ئەرچی خۆیان هەڵبستن. ئەگەرم دامەزراوانە خودی خۆیان بەهێز نەبن لە وەزیفەی سەرێکی خۆیان خاڵیە بنەوە. بۆ نمونە دەستگایەکی وەکو دەستەی نەزاها ئەگەر بەهێز نەبێ و نەتوانێت تەواوی مەسئولی گەندەڵ و پرسی نەوت و ئەوە بەرچاو بکاوە بێنێتە ئەوە بیا بە دادگا و داواکاری گشتی بەهێز نەبێ و قازیەکان بەڕاستی ئەگەر قسەیان کرد وەکو سەرۆکی پەرلەمانی پێشویان لێ نەکەن ئەو مەترسیان نەبێ ئەوە ساتوان زۆرتر ئازابن و لانی کەم دۆخەکەوا لێ بکەن کە خراپتر نەبێ. ئەگەر بڕیار بێ قازیەکان دادوەرانی کوردستان هێز و قوتێک بنە بەرخۆیان و زیاتر گورەیەکی بەهێزیان هەبێ بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم دیاردەی و دەرچواندن لە یاسا و هەرکێ خڕوقاتی یاسایی بکات ملاحەقەی بکەن و دژایەتی بکەن فەرموو بە ئەوەش بێتە سەری کە پێویستە بەڕاستی ئەم دامەزراوانە لە ڕووی مەرجەعەوە بچنە سەر ئەنجومەنی باڵای دادوەری. گەندەڵی کە بووەتە مشەخۆر بەسەر تەواوی جەستەی حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوامیش قەبارەکەی گەورەتر دەبێت. حکوومەتیش لە ئاست ئەو پەتایە دەستەوەستانە و ناتوانێت بربەز لە بەردەم تەشەنەسەندنی دابنێت لەبەر ئەوەی بەشی زۆری گەندەڵکاران لە بەرپرسانی حکوومەت و خاوەن هێزەکانن خۆیان بە سەروی یاسا دەزانن. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.